ئەمڕۆ قەزای سەی سادق ناوەندی کۆکردنەوەی سەرجەم ئەندامان و لایەنگرانی لیستی 104 بوو لە پارێزگای هەڵەبجە و دەربەندیخان و شارە زوور و پێنجوێن کە بەشداریان لە فیستیڤاڵی پرتەقاڵی کرد. جەماوەری زۆری کۆمەڵ و لیستی 104 لە فیستیڤاڵەکەدا ئەو ڕاستیەی پشتڕاستکردەوە هەروەک چۆن لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیانی سنوورەکە پشتیوانی خەباتی شاخی ئیسلامیەکان بوو دژی ڕژێمی بەعس و ستەمکاری. ئەم ڕۆژ بە فۆرمێکی نوێ لە ڕێگەی هەڵبژاردنەوە پشگیری خۆیان بۆ کۆمەڵ و سیاسەتە حەکیمانەکەی دووپات کردەوە. هەمومان دەزانین هەرێمی کوردستان کە چەند ساڵێکە تووشی ئەو مەینەتی و ناڕەحەتی و تووشی کۆمەڵێکی گەندەڵان بووە کە بەڕاستی ئەو خەڵکیانە تووشی دەیان خەیران و مەینەت و ماندووبوون و موسیبەت و ئەو جوانانە کردووە. جا لەبەرەوەی ئەم کەرنەڤاڵە و ئێمە ئیشەڵا گەرەکمانە بە پشتیوانی خوای گەورە ئەندامی چالاک و زیاتر بنێرینە حکومەتی بەغدا تا ئەو میلەتە داماوە تا دیفاع لەو میلەتە بکەن. وەڵی من هەر دەمێکە متمانم پێیە کە ڕازگۆن و بوێرن و نەترسن و گەندەڵکارانین وەکو ئەوانی تر. لێرە هەموو چین و توێژەکان کۆبوونەتەوە بۆ سەرخستنی لیستی پرتەقاڵی و بە ئومێدەوە دەڕوانن لە هەڵبژاردنەکانی ئایندە و سەرکەوتنی لیستی 104. مانەوەیە بۆ سەرخستنی لیستی 104 بە هیوای سەرکەوتنی لیستی 104 پیاوی مرد هیوادارم سەرکەوتوو بێ. ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانیش لە هەڵەبجەی شەهید و سەیسایق و سیروان و پێنجوێن لیژنێکمان پێکەناوە کە بێکاتبووین لە دەخوشک بۆ پشتیوانی لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەکەین. بەرپرسی مەڵبەندی دوانزەی شارە زۆری کۆمەڵی ئیسلامی بە گەشتبینی و دەڕوانێتە ئەنجامی هەڵبژاردنەکان و ئاماژە بە بەرزبوونەوەی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی دەکات لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و قەزای شارە زوور و دەوری و بەری بەتایبەتی. سواز بۆ خوای پەروەردگار پاش ڕەحم و بەزەی خوا هەڵوێستە جوانەکانی کۆمەڵی ئیسلامی وەکو حیزب بۆ هەڵوێستە مەردانەکانی کاندیدەکانی و پەرلەمانتارەکانی چ لە هەرێمی کوردستان و چ لە بەغدا بە ئومێدی ئەوەین کە ئینشاڵڵا دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی بە ڕێژەیەکی بەرچاو زیاد بکە وەکو ئەوەی کە لە ناو جەماوەریشین و دەبینین هەر ئەوە چاوەڕوانەکرێت لەو جەماوەرە خەمخۆرە کە ئەوانەی دڵسۆزانە هەڵوێستیان هەبووە ئەمانش لە کاتی دەنگدانە لە بیریان نەچێت و دەنگیان پێدەنەوە ئینشاڵڵا. لەگەڵ ئەوەی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چەند ڕۆژێکی کەمی ماوە بەڵام دۆست و ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی جەخت لەوە دەکەنەوە کە ڕابردوومان پێناسەمانە بۆ ئەوەی داوا لەسەر جەمچین و توێژەکان بکەین دەنگی خۆیان ببەخشنە لیستی 104 و کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.